بۆ موچەی مانگی چوار مەسرور بارزانی پەیوەندی بە سوودانیەوە دەکات. ڕەنگە سوودانی ئەم هەفتەیە بڕیارێک بدات، بەڵام داوای ڕێککەوتنێکی نوێ دەکرێت لەگەڵ هەرێم. موچەی مانگی چواری موچەخۆرانی هەرێم دوو هەفتەیە دواکەوتووە. بەغدا دەست بە ئامادەکاری دەکات بۆ موچەی مانگی پێنجی موچەخۆرانی خۆی، بەڵام هێشتا موچەخۆرانی هەرێم پارەیان بۆ ڕەوانە نەکراوە. تەیب سامی وەزیری دارای عێراق ئامادە نییە بڕی 950 میلیارد دینار بۆ موچەی مانگی چوار ڕەوانە بکات. بە پەیزانیاریەکان داوای ڕادەستکردنی زیاتری داهاتی ناوخۆ دەکات، لەگەڵ ئەوەش ئەو کات ئامادەیە بڕی 700 میلیارد دینار بۆ موچەخۆرانی هەرێم ڕەوانە بکات. ئەمەش بە مانای پاشگەزبوونەوەی بەغدا دێت لە ڕێککەوتنی موچە و بودجە لەگەڵ هەرێم، کە سەرەتای مانگی یەکیام ساڵ هەرێم و بەغدا لەسەری ڕێککەوتن. لایەنە عێراقیەکان بەتایبەت لایەنە شیعەکان لەژێر فشاری لایەنگرانی خۆیان و نزیکبوونەوەی بانگەشەی هەڵبژاردندان، بۆیە ئاماژەکان وان کە گرفت بۆ موچەی مانگەکانی دیکەش دروست ببێت و ئامادەنین بڕی پارەکە ڕەوانە بکەن. سەرچاوێکی باڵاش لە حکوومەتی هەرێم ڕایگەیاند کە مەسرور بارزانی پەیوەندی بە سوودانیەوە دەکات بۆ موچە و وتیشی چاوەڕێن ئەم هەفتەیە سەرۆک وەزیرانی عێراق بڕیارێک بدات لەسەر خەرجکردن و ناردنی موچەی مانگی چواری موچەخۆرانی هەرێم. وتیشی بۆ مانگەکانی داهاتووش گرفتەکە بەردەوام دەبێت، بەڵام هەر چۆنێک بێت لە هەوڵەکان بەردەوام دەبن تا موچەی موچەخۆرانی هەرێم لە بەغداوە ڕەوانە بکرێت.